ئێمە وەکو ڕێکخراو هاوکاری ئەم کەمپینە بووین لەماوەی ئەم چەند ڕۆژاکە لێرە ئەم کەمپینە دروست کراوە. توانیویانە خەڵکی هەڵەبجە بە پێوەی کە خەڵکێکی چینی مام ناوەندە بەدەمەوە هاتنێکی زۆر باشیان هەبوو. من لێرەوە سوپاسیان دەکەم، دەستخۆشیان یەکەم، بەڵام ئەم کەمپینە بەردەوامە تا سبەی کاتژمێر 11 ئومێدەکەم هاوکارەکانیان زیاتر بێت، چونکە هەڵەبجە زیاتر لە هەر کەسێکی تر و شوێنێکی ترتی ئێگا لەو معاناتەی کە ئێستا ئەو کوردانەی باکوور و ڕۆژئاوای تێکەوتووە. بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم ئەگەر بە بڕێکی زۆر کەمیش بێ بتوان هاوکارەکانی خۆیانیان بگەێنن تا ئەمانیش بە ئەمانەتەوە بیگەێننە کەمپینەکە. یەکێک لەو نمونە جوانانە ئافرەتێک بوو دوێنێ هادوتی من ئەم کەمپینە بەیانیش بەردەوامە بێ ئەمەوێ نان بکەم، بەیانی پارەی ئەمڕۆ پارەی داهاتەکەم یاوە بە سەوزە و میوە بۆ مناڵەکانم، بەیانی ئەو پارەیە پاشەکەوتەکەم و ئەیخەمە سنووقی کەمپینی هاوکاریەکەەوە. بەڕاستی ینی ئەمانە هەمووی دیمەنی ناخەشێنەوە، مناڵ هاتووە دیاری خۆی هێناوە، پارەی دەغیلەکەی هێناوە، هەمووان لە معاناتی یەکتری تێگەین. ئەمە زۆر جوانەکە کوردم پەیوەندی کۆمەڵایەتی هەر هەیە و بەردەوام بوو. ئومێدەکەم بە دوور بین لە هەر کارەساتێک. چاوەڕوانی سەرەتاترین پێداویستی بووین با ئێمەش بە هاوکاریکردنیان ئێمە بە دروشمی کوردستان یەک پارچەیە و سنوورانەی کە جێیەکاتەوە دەستکردە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان هەرسێ ڕێکخراو وەکو ئەرکێکی ئینسانی و مرۆڤانە و مرۆڤدۆستی ئێمە هەستاوین بە ڕاگەیاندنی کەمپین لە هەرێمی کوردستان هەر هەمووی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان داوا لە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەکەن لەبەرەوەی ئێمەی پارێزگای هەڵەبجە زۆر ئاواریمان بینیوە، زۆر ناخۆشیمان بینیوە و ئێستا لە هەست و معاناتی ئەوان تێگەین. کارەساتی زۆرمان بەسەرە هاتووە لەو بارودۆخە ناخۆشەی قوربانیانی بوو مەلەرزەکەی پێاتێ پەڕبنیان ئەوانەی کە بۆ بنمونە ئەو کارەساتیان بەسەرە هاتووە لیان تێگەین. بۆیە داوا لە هاونیشتیمانیانەکەین بەدەم ئەم کۆمەکیەوە بێن و هاوکاری و پاڵپشتی بۆ هاونیشتیمانیانی ئێمە لەوێ کۆبکەنەوە. سوپاس بۆ ئێوە لە سۆنگەی هەستکردن بە ئەرکی مرۆڤایەتی و نەتەوایەتی وەکو ڕێکخراوەکان یەکێتی قوتابیانی کوردستان و لاوان و ئافرەتان هاتووینەتە ئێرە تاوەکو بتوانین هاوکارێکی کەمپینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووین بۆ زیان لێکەوتوانی باکووری ڕۆژئاوا خوشک و براکانمان کە لەوێن. بۆیە داواکارم لە هەر شار و شارۆچکەیەکی ئەم کوردستانە خوشک و براکانمان بەدەم خوشک و براکانی باکووری ڕۆژئاوامانەوە بن و ئەوەندەی لە توانایاندایە بتوان هاوکاری کەمپینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن تاکو بکاتە شوێنی مەبەست و بتوانین ئاهێک لەوان لە خوشک و برایانمان لە باکووری ڕۆژئاوا کەم بکەینەوە. داواکارم لە خەڵکی هەڵەبجە کە بەدەم هانای ئەم کەمپینی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بن، چکە لە ڕاستیە شاری هەڵەبجە خۆی یەکێکە لەو شارانەی کە کارەساتێکی زۆر گەورەی بەسەرە هاتووە. بۆیە ئێستا هەر یەکێک لەوانە هەر تاکێک کە لە ناو شاری هەڵەبجەیە ئەژی هەست بەو ئازارە ئەکات کە ئێستا لە باکووری ڕۆژئاوا ڕوویاوە. بۆیە داوایان لە یەکەم هەمویان بەشدار بن لەم کەمپینی حکوومەتی هەرێمی کوردستان. نا هەر وەرەقەکە بۆ خۆتە بێت.